نزیک دەبینەوە لە وەرزی پێگەشتنی بەروبوومە کشتتوکاڵیا خۆماڵیەکان. جوتیاران دەیانەوێت گرنگی زیاتر بە بەروبوومەکانیان بدەن. داواش دەکەن حکوومەت ڕێکاری باش و گونجاو بۆ بە بازاڕکردنی بەرەمەکانیان و ساغکردنەوەیان بگرێتە بەر. ئازاد محەممەد جوتیاری نمونەیی بۆ پەیام باز لە بەروبوومی ئەم ساڵی کشتتوکاڵ لە سنووری هەڵەبجە دەکات. ئێستا ئەرزگەرمی بۆ تۆ و لەخوای گەورە بەزیابێ شەتڵەکانمان لە ترۆقیایە و کۆمەڵێک بەروبوومی باشیش کراوە لەم دوایە. ئەویش بە بۆنێەوەی کە باران نێشت و کۆمەڵی لە شەتڵەکانی نەخۆش خست کۆمەڵێک لە جوتیارەکان هەڵسان بە زووترین کات لە بەعزی شوێنات تۆویان ناشتۆ. چکە ئەو تۆوە ئێستەی تر ڕاستە خۆ ڕێگی کوتیوە. خۆتان سێریکی بکەن ماشەڵە ئەوە بارانبەری نەکەوتۆ زۆر گەڵاکەی چەند جوانە. زیاتر با گڕوتین بدەین بە جوتیارانی خۆمان لەبەرەوەی ئێمە خاوەنی کۆمەڵێک بەروبوومین بەتام خۆماڵی بە ویژدان لە هیچ وڵاتەکان نییە. دەشتی شارەزور زەویەکی بەپیتیەیە و چاندنی بەرەمی خۆماڵیش لەلایەن جوتیارانەوە بایەخی زیاتری پێدەدرێت. ساڵانەش لەم وەرزەدا دەیان جۆری بەرەمی کشتتوکاڵی دەخرێتە بازاڕەکانەوە. لەو ڕۆژەوە ئەم جوتیارە نمونەیە داوا دەکات پێداویستەکانیان بۆ دابین بکرێت تا بەروبوومیان زیاتر بێت. ئەگەر بێت و گرنگی بە کەرتی کشتتوکاڵی بدرێت لەم وڵاتە پێویستمان بەنەود نابێ. چکەوەکو ئاماژەشم پێدا و پێشتریش باسم کرد ئێمە خاوەنی جوتیارێک و ئەرزێکی هیچ شوێنە نیەتی. ئەگەر بە بازارکردنمان بۆ بکەن پشتگیریەکە بۆ کەرتی کشتتوکاڵ و بۆ جوتیارەکان و داواکاریشم لە حکوومەت یاریمی کوردستان بەدەم جوتیارانەوە بڕوە لەبەر ئەوەی بێتاقەت نەبێ لەبەرەوەی پشتی سار نەبێتەوە و من سەریشم بەرزە بە جوتیاری خۆمۆچکە لەبەرەوەی بەرومەکەشی پارەنەکە ئەو جوتی خۆیەرەکە. بەڵام داواکارم هاوکاری جوتیاران بێت بۆ ئەوەی بەرومەکەی بە ئاشناکەین بە دەرۆی وڵات و بە بازارکردنی بۆ بکەین. بۆ یاوردەی بەرەمی دەرەکی زۆر جار بەرەمی جوتیارانیێرێ مەرجان فرۆش دەکرێ و ئەماش بە زیانی جوتیاران دەشکێتەوە. بۆیە داواکاریان ئەوەیە لەم وەرزەدا بایەخی زیاتر بە بەروبوومە خۆماڵیەکان بدرێت و هاوردەی بەرەمی دەرەوە سنووردار بکرێت کە بەهۆیەوە بەروبوومی خۆماڵی باشتر ساغ دەبێتەوە و جوتیارانیش گەرم و گوڕتر دەبن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی سیروان.